سەرەڕای ئەو ماندووبوونەی ستاف و وەزارەتی کارەبا و سەرەڕای ئەو پرۆژە گرنگانەی کە ئەنجام دراون چ لە پێوەری زیرەکەوە چ لە زیادکردنی وێستگەکانەوە چ لە زیادکردنی بەرهەمی کارەباوە چ لە سیانە و لە چاکسازی لە کەرتی کارەبا ئەگەر بە وجدانەوە تەقیمی کەرتی کارەبا بکەیت لە کوردستان هێشتا لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستان و وەزارەتی کارەبا و جەنابی سەرۆکی حکوومەت و بەندەی مخلستان نییە. بۆ نەهێشتنی کێشەی کارەبا بە یەکجاری پێویستمان بە هەماهەنگیەکی زیاتر هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان، هاوڵاتیانی عەزیزی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت. هەرێمی کوردستان کێشەی نییە لە بەرهەمهێنانی کارەبا. ڕەنگ بە زیادیشەوە ئێمە بتوانین کارەبا بەرهەم بهێنین، نەک تەنها بۆ دابینکردنی داواکاریەکانی هەرێمی کوردستان، بەڵکو بشتوانین کارەبا بگەێنینە بەشەکانی تری عێراق و ئەگەر گونجاش بۆ دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانیش. کێشەکەی کە هەمانە لە هەرێمی کوردستان زیاتر پەیوەندی بە گواستنەوەی کارەبایە و پەیوەندی بە دابەشکردنی کارەبایە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پێویستمان بە هەنگاوی گرنگ هەیە کە دەستمان پێی کردووە و پشتیوانی کەرتی تایبەت هەیە بۆ سیانەکردنی تۆڕی گواستنەوەی کارەبا و تۆڕی دابەشکردنی کارەبا.